بەخێر بێن بۆ هێرۆ ئەستەتیک کلینیک لە شاری لەندەن. سڵاو، هێرۆ ئەستەتیک لە شاری لەندەنەوە حەزم کرد لە نزیک و دوورەوە کلینیکەکەم بناسێنم بە ئێوەی کوردان بەریتانیا لەو کارانی کە ئێمە یکەین لە کلینیکەکەمانە. لەیزە هێر ریموڤەیە تاتۆ ریموڤە لەگەڵ میزۆی قژەکەین ئەو کەسانی کە پێش و پاشی زەرع ئەتوانن ئیشەکانیان لە لای ئێمە بکەن، وەکو میزۆپلازما، وەکو ڤیتامینەکان کە زۆر سوودمەندن بۆ هەڵوەرینی قش. لە هەمان کاتیشە ئێمە لە ئایندەیەکی نزیکە ئەتوانین ئایبرۆ ترانسپلانت بکەین بێ ئەوەی ئەمەلیات بێت، یعنی ئەتوانین بە ئاسانی لە کلینیکەکەمانە و خزمەتانە پێشکەشی ئێوەی کوردان بکەین. کارەکانی ترمان هایدرۆفەیشڵە دیپکرین بۆ پاکەرەوەی پێست لە قوڵاییەوە بە جیهازی زیرەک ئەتوانین خزمەتی ئێوە بکەین. ئەتوانم گرێتیتان بەمێ بە ئەکسپریەنسێکی زۆرەوە، دیپلۆمام هەیە لە بوارەکەمە، ئەتوانم خزمەتتان کەم. Hyber Aesthetics Lab, Maria speaking. How can I help? Hi, yeah, sure. Okay, I'll book you in for... ئەتوانن ئەوانەی شەقیقیان هەیە یاخود ئازاری گەردەملیان هەیە یاخود بۆ ئارەقبوونەوەی دەستەکان و ژێرباڵ ئەتوانین لە نزیکەوە خزمەتتان بکەیت. ئێمە لە کلینیکەکەمانە ئەتوانین ئەدڤایسی ئەو بەڕێزانە بکەین کە سەردانمانەکەن بۆ سکین کێر ئەدڤایس. لە لای ئێمە هەندێک پرۆداکت ڕێکۆمەند دەکەین بە باشترین براندی های کوالیتی بۆەوەی کە زیاتر سوود وەرگرن لە تریتمەندەکان. حەزم کرد ئەوەش دڵنیاکەمەوە جیاوازی ئێمە لە هێرۆ کلینیکا ئەوەیە کە براندی 3D ئەستەتیک سپۆنسەری جیهازەکانە زۆر بە جیهازێکی های کوالیتی لە کلینیکەکە لە بەردەستایە. بەم زوانش جیهازی هایفۆ لە بەردەستا، ئەویش بۆ تومبوونەوەی پێست کە بۆ کەسانی حەزیان لە سەرجری و ئەمەلیات و ڕاکێشانی پێز نییە بە شێوازی ئەمەلیات. ئێمە ئەتوانین هەم پیاوان هەم ئافرەتان خزمەت بکەین بۆ تونبوونەوەی مل و دەموچاو و دەست. ئەتوانین بڵێن ئیش بۆ هەم پیاوانەکەین هەم بۆ خانمان. بە سێ شادەی دیپلۆما بریتیا لە ڤیزۆتراپی ئەنەتۆمی فیسیۆلۆجی دیپلۆما، لەگەڵەوە زیاتر لە 15 شەهادەی CPDم هەیە بۆ ئۆپدەیتی ئەجوکیشنی ئەستەتیک کارەکانمان خزمەتی ئێوەی پێ بکەین. ئەکسپریەنسێکی زۆر باشیشم هەیە، ینی شارەزایەکی زۆر باشیشم هەیە لە ئیشی ئەستەتیکە. جیاوازی ئێمە لە هێرۆ کلینیکە ئەوەیە پێش ئەوەی کە کلاینەکە تریت بکەین، ئەو کەسانی کە پلازمای قژ ئەکەن یاخود میزۆ پێشەوە سکانێکیان بۆ بکەین بزانین ئەم عیلاجە بۆ کەسە گونجاوە. لەگەڵ ئەوەشە ڤیتامینەکانمان ئینکلودی تریتمەندەکانە سەرمان زۆر گونجاوە. لە ئێستاە 2 ئامێری لەیزەرمان لەبەردەستە، یەک ئامێریان بۆ هەموو سکین تایپێکە بێت بە ئامێری IPL کە زۆر بەقوەترین ئامێرە، تاتۆ ریموڤەمان هەیە بە ئامێری IPL. لەگەڵ ئەوەشە IPL باشترین و سەریعترین ئامێرە بۆ لەیزە هێر ریموڤە. جیاوازی ئێمە لە هێرۆ کلینیک ئەوەیە قەت شارجی کلاینمان ناکەین بۆ هێر ترانسپلانت یاخود بۆ میزۆتراپی یا پلازما بۆ ڤیتامینەکان ئینکلود تریتمەندەکە ئابێت. ئیمڕۆ ئەم کلاینە بەڕێزەمان لایە دوای کانسڵتیشن کە بڕیارماننا بۆ قوڵایی ژێر چاوی CO2 بکەین. تەمام تەمەنی گەنجە و PCS سوورە بۆی گونجاوە کە لە دوای سەشنەکان قوڵایی ژێرچاوی پڕکاتەوانێ. جا لە ئێستاە ئێمە لە پرۆسەکەین بۆ ئەم کلاینە بەڕێزە ئامادەیەکەین بۆی کە CO2 بۆ بکەین. لە ئێستا بووم کلاینە بەڕێزە لە بەروەی بە ئازارێکی کەم ئێمان نەمین کریم ئەپلایەکەین بۆی لە بەرەوەی ئازاری کەمتر بێ. ئەم کلاینتە بەڕێزە ماوەی 2 ساڵە بۆ چارەسەری
پلازما سەردانی منەکە بەڵام ساڵی 3 جار وەکو دەرمانێکی ڤیتامین بۆ قژی بەکارێنێ بۆیە تووشی حاڵەتی تەنکبوون نەبێ شەرنی قژەکە هەڵوەرێت یا تەنک بێتەوە یا قژت ڕوان بێتەوە توانی وەکو عیلاجیش و ڤیتامین بەکاری بێنین.